بینەرانی بەڕێز و خۆشەویستی کوردستان 24 سڵاوتان لێبێ زۆر زۆر خۆشحاڵم. جاریشتر بە دیداری ئازی شادەبم لە بەرنامەیەکی نوێی کاردانەوە. خۆشەویستانم لەم بەرنامەیە باس لە سەرکەوتنەکەین. پێوەرەکانی سەرکەوتن چییە؟ ئایا کەسەکان چۆن ئەتوان سەرکەوتوو بوون؟ ئایا کەسێک پارەدار بێ ئەمە نیشانی ئەوەیە سەرکەوتووە، یاخۆ دەتوانێت لە بوارێکا بەبێ پارە و بێ سامان بتوانێت سەرکەوتوو بێ. بۆ مەبەستە دوو میوانداری دەکەین لە ستۆدیۆکانمان لە سلێمانی، ئەوانیش خاتوو لەنجە سەلام، وەرزشوان و ڕاهێنەر خاتوو بەخێربێی، هەروەها بەڕێز پرۆفیسۆر یاریدەدەر عەبدولفەتاح حەمەدڕەحیم هەورامی. دکتۆر جەنابیشت بەخێربێی. هیوادارم تەندروستیتان باش بێ. لەنجەخان لەبەرەوەی کە وەرزشوانە دڵنیام تەندروستی باشە. دکتۆر تۆ باشیش بر؟ الحەمدولله. لەخوا بەزیا بێ. سپاس دەکەم. دکتۆر ئەکرێت کەسێک بەبێ ئەوەی کە پارەدار بێ سەرکەوتوو بێ؟ پرسیارێکی جوانم. تەڵان ئەگەر بە مێژووە تۆزە بگەڕێنە دواوە لەسەر ئاستی نێوخۆیی دەرەکی سەرچێ بکەین بگەڕێن بەسەر ئەوانەی کە وانەی سەرکەوتنیان بە کردداری پێوتین. بۆمان دەرەکەوێت کە زۆربەی زۆری ئەوانەی کە سەرکەوتوو بوون خەڵکێکی نەدار بوون، خەڵکێکی نەدان بوون، خەڵکێک بوون کە هەژار بوون. چونکە زۆر جار هەژاری بیرکردنەوەیکی وردی لە پشتەوە بێ ئەبێتە ئەساسێکی گەورە بۆ دۆزینەوەی ئاراستەی جوڵە بەرەو سەرکەوتن. لەبەرەوە بەڵێ هەژاری پاڵنەر ئەبێ بۆ سەرکەوتن، بەس عەقڵێتێکی وردکردنەوەی سەلیمی لەگەڵا بێ. ئەگەر خۆی بە تەنها بێ بەبێ بیرکردنەوە وردەکە مەرج نییە. ئەگەر وانە بواە ئەو هەموو هەژارە بۆچی ماون. بەڵام زۆر جار ئەو کەسانی کە لەم بوارەیە قسەکردنەوە توێژینەوانەی هەن باز لەوەکەن کە کاتێک کە ئینسان هەژارە خۆی بڕیاری هەژاربوونی خۆییاوە و کۆمەڵێک توڵ هەن، کۆمەڵێک ئامێر هەن، کۆمەڵێک پێداویستی سەردەمیانە هەن کە پێویستمان پێێتی بۆی لە هەژاری ڕزگارمان کە بمانگەێنە ئاستێک کە بتوانین نەک حیاتی خۆمان باشکەین، ببینە سەبەبی ڕزگارکردنی چەندین هەزار کەسایەتی تر مرۆڤی تر لەوەی کە دووچاری هەژاری و گرفتەکانی هەژاری بن. لەبەرەوە ئینسان خۆی زۆر گرنگە، بەڵام لە هەمووی گرنگتر ئێرەیە. زۆر جار خەلەلی ئێمە لە بیرکردنەوەکانمانایە یا بیر ناکەینەوە، یا خراپ بیرەکەینەوە، یا بچووک بیرەکەینەوە. بۆیە بێ سەرەتا و ڕاستی دەستکاریکی ئێرە بکەین. ئەبێ گەورە بیرکەیتەوە. بەتەکی دەبێت گەورە بیرکەیتەوە، بەڵام بێ لە ئێریایکی بچووکیشەوە دەست پێ بکەین. ئینگلیز شتێکی جوانی ئەڵێ think globally، act locally، کە بیرەکەیتەوە بۆ شتی گەورە بیرکەرەوە، بەڵام لە شوێنی بچووکەوە دەست پێ بکە. هەمیشە بێ پایلۆت دەست پێ بکەوێت، بە نموذەج دەست پێ بکەی. نموذەج تاقیگەی تەجروبەیە، تاقیگەیەک کە تەجروبەی پرۆژەکانتی تیاکەی کە نەجاحەت هێنا دواتوانین بازنەی ئیشکردنەکەت گەورەتر کەی بۆی بگەیتە شوێنێکی گەورەتر. دکتۆر عەبدولفەتاح وتت هەژاری کەوتۆتە سەر بڕیاردانی ئەو کەسە خۆی، یعنی ئەگەر کەسێک بڕیار بدا کە هەژار نەمێنێتەوە هەژار نامێنێتەوە. بەڵێ چکە ئەبێ بڕیار بە ئەزانی مشکلەی گەورەی هەژاری مادی ئەڵێن. بەڵێ بەتەکید هەژاری مادی ئەڵێم. گەورەترین مشکلەی ئێمە بۆچی خەڵکی ئێمە بە بەردەوامی لە چێوەی خەڵکێکمانە چوارچێوەی بیرکردنەوەی زۆر زۆر بچووکە. مەنتیقەیەک پێوتە مەنتیقەی ڕاحە. خەڵکی ئێمە ئامادە نییە ئەو مەنتیقەی ئیسلاحەتە بەجێ بێڵێ. بڕۆ مێژووی مرۆڤایەتی بخوێنەرەوە. کۆمفۆرت زۆن ئەوەی کە پێڵێن شوێنی ئیسلاحەت پاڵی یاوەتەوە ئەمین و ئومان دەستی کردەوە بە کڵاوی خۆی بابانەی بە حتا کۆمەڵی خەڵکی جوانی مەقولەی زۆر جوانیانەیە. ئێستا من هەمیشە خۆم قەناعەتم وا بووە کە پێم سەیرە خریجێکمانەی ئەڵێ ئیشم دەست ناکەوێت. دڵنیام بە کەڵکی ئیژنایە. ئەم قسەیە تەمان تۆ جورئەتیەوە کردی، من لە دووسێ کۆنفرانس و وەرکشۆپ پیشا کردومە. ئێستا ئەمە بچێتە سوشال میدیا زۆر زۆر نەقدە لێگرن دکتۆر. من بە بەردەوامی لەگەڵ گەنجام. گەنجم زۆر زۆر خۆشە. کورد دەڵێت دۆستم ئەوەیە ئەم گریانە. دۆستم ئەو کەسەیە کە وام لێکا بگریم. گەنجێک بە زمانی ئەمڕۆ لە خریجی جامعەیەک بێ، عەرەبی نەزانێ، کۆمپیوتەر سکیڵی نەبێ، لە تەکنۆلۆژیا بەباشی نەزانێ،
سوفت سکیلەکان نەزانێ کەمان علاقی بە اختصاصەوە نییە هیچ علاقی بە اختصاصەوە نییە چۆن ئیشی دەستکێ بە پێچەوانەوە گەنجەکە بە عەرەبیکی باش بزانێ کۆمپیوتەر سکیڵێکی باش بزانێ سوفت سکیلەکان بزانێ سوفت سکیلەکان ئەو سکیڵانن کە تۆکەنە پرۆفشناڵ لە بوارەکەی خۆتە هونەری پەیوەندیکردن بیرکردنەوەی ڕەخنەگرانە هونەری تەعاملکردن ئێوە هەر بۆ ژیانی خۆش سوودی لێ بەڵێ ئەمە دە 12 سکیڵن دە 12 لێ هاتووی کامەرانی دڵنیا دەکەمەوە هیچ گەنجە لە بازاری ئەمڕۆیە ئەوانە بزانێ بە ئیش نابێت ئەگەر شادەشی دەبێ ئەگەر شادەشی نەبێت بە دڵنیایەوە مەسئولم لەسەر قسەی خەڵکی نەبە شایەت لەنجەخان تۆ وەکو گەنجێک 2 ساڵ لەسەر یەک یەکەمی پاڵەوانی سیانی وڵاتانی عەرەبی بوویت هەموو بەڵێ ئەمە چۆن توانیت ئەو سەرکەوتنە بەدەست بێنی لەو تەمەنە گەنجەی جەنابەت بەڵێ بەڕێی من سەرکەوتن نهێنێکی نییە سەرکەوتن ئەو ئامادەکاری ئەو دەرئەنجامی کە ئەتەوێت بۆ منە بە بوارێکی سەختی ژانەکە ئەڕۆیت و ئەو هەدەفەی کە هەتا ئەمە هۆکارێکی گەورەیە هەر کەسێکمان لە مناڵەوە ئەکید بەهرەیەکمانەیە بەڵام ئایا ئەو ژینگەی کە تای گەورە ئەبی ڕێگە پێدەرە بۆ تۆ کە ئەم بارەی هەتە بییت یاخودنا من زۆر کەس ئەناسم زۆر لە من باشتر لەوانێ زۆر لە بن توانە و قووەت و ئەقلێتی باشتری هەبوو بێت بەڵام بەپێی ئەوەی کە ئەو ژینگەی من تای گەورە بووم زۆر جیاواز بوو لەو ژینگەی کە ئەو تای هەبوو یەکێک لە قسەکانی دکتۆر کە ئەڵێ گەنجێک بۆ نمونە عەرەبی بزانێت ئینگلیزی بزانێت ئەو کۆمپیوتەر بزانێت ئەتوانێت ببێت بە کەسێکی زۆر سەرکەوتو یان ئیشێکی هەبێت لە وڵاتەیە بەڵام بەڕای من ڕاستە لەگەڵ قسەکانیان بەڵام ئەو ژینگەی کە تای گەورە بیت ئەو وڵاتی کە تای گەورە بیت ئایا زۆر ڕێگە پێدەرە بۆ ئەوە یاخود نا من خۆمێکێک لەو کچانەی کە لە مناڵیەوە ئەگەر باوکم پاڵپشتێکی من نەبوایە ینی تا بەیانی با من ئەم بەهرەیەم هەبێت با من ئەو ئەزمون و توانایم هەبێت بەڵام ئەگەر یەکێک هاوکارم نەبێت بۆ ئەوەی بتوانم پێ بگەم ناتوانیت بەڕێ من ئیشێکی قورسە من باوکم و عیلەکەم یەکەم هۆکار بوون یەکەم پاڵپشتی گەورەی من بن کە بگەم بەما یعنی خۆت ئەبێ بەهرەکەت یابێ بەڵێ ئەکید حەزەکەت هەبێ بەڵێ و خانەوادەکەشت هاوکارت بن ئەکید ئەجینا بەبێ ئەوە ناتوانانی سەرکەوتن بەتایبەت لە وڵاتی ئێمە چی کچ بیت یاخود کوڕبیت پێویستت بە پاڵپشتێکی گەورەی خانەوادەکەت هەیە لەبەرەوەی تۆ لە چاو وڵاتانی ئەوروپای تۆ ئەچی ئەو مافیکە بە گەنج و بە مناڵ دیراوە لە وڵاتێکی ئەوروپیا یاخود لە وڵاتێکی عەرەبیە لە چاو وڵاتەکە ئێمەیە زۆر زۆری فەرقە وەک لە خۆمان ئێمە زۆر ئەچینە وڵاتانی دەرەوە زۆر تێکەڵ ئەبین لەگەڵ مناڵانی ئەوە لەگەڵ یاریزانەکانیانە لەگەڵ کەسە ئەزبوونەکانیانە کەسە گەورەکانیانە ئێمە زۆر ئەیان بینین یعنی کە خۆمان ئەبینین ئێمە بەم حاڵە ینی بەم هەموو خراپی کە لە لای ئێمە هەیە گەشتین بەم ئاستی ئەمان کە ئێستا لەگەڵ ئەوانەی ینی گەورەیەکی زۆرە بۆ بۆچی خراپەوەی ئێمە ئێمە طبعاً توانامان زۆر لەوان زۆرترە بەڵام ژینگەکەی ئێمە ئەو هەلی بۆ نەڕەخسانین کە چارۆک و ئەوان بین ئەو یاریە چۆن چۆنیە سیانی پێ ئەڵێن بەڵێ یاری سیانی پێکاتۆ لە 1500 متر مەلەوانی 40 کیلومتر 1500 متر مەلەوانی یعنی کیلومتر و نیوە مەلەوانی بەڵێ 40 کیلومتر پاسکیلا 10 کیلومتر ڕاکردنا ئەمە تۆ بە یەک جار کردت ئەمە قیاسێکی ئۆمپێ بەڵێ بێ ئیسراحەتە قیاسێکی ترمانەیە هیچ ئیسراحەتی ناکەی مەسەلەن نەخێر تەنانەت کە لە ئاوەکەی تە دەرەوە منتیقەیەکی تەبدیل هەیە کە جلی مەلەکەدا ئەنیت و جلی پاسکی لەبەر ئەەکەیت ئەبێ ئەمە لە خلالی 15 سانیە بۆ 10 سانیە تۆ ئەم فعالیت کردبێ ئەم تەبدیلت کردبێ ئەگەرنا یاریزانەکانی کە لە دواتەوێن پێشە ئەکەون بە 15 سانیە بە 10 سانیە بە 5 سانیە پێشە ئەکەون تەنانەت نەتائیجی ئێمە لە یەکەم و دووەمیان لە 100 سانیە بۆ نمونە گرتومانە بووین بە یەکەم ینی ئیشی ئێمە کە ئەیکەین زۆربەی لەسەر دقە و سانیەکە یعنی چەند سانیەیەک لە پێش ئەوانی ترەوە بووی بە یەکەم بەڵێ ئەکیت هەی لە شت ساغ ئێمە ڤۆکسپۆپێکمان ئامادە کردووە با پێکەوە لەگەڵ بینەرە خۆشەویستەکان تەماشایکەین و دوایی دەینەوە گفتوگۆکەین فەرموو لەلای من کەسی سەرکەوتوو ئەو کەسەیە بتوانێت پلانی خۆی دابنێت و کاتێک کە ئامانجێکی دانا و پێی نەگەیشت ئامانجەکەی نەگۆڕێ ڕێگی ئامانجەکەی بگۆڕێت و بەردەوامیش بێت اینجا هیچ کاتێک یەک ڕێگە نییە بۆ سەرکەوتن ئەگەریش دۆڕای یعنی شتێک نییە بەناوی دۆڕانەوە یانەوە تا پێگە یانەوە تا فێرەبی لێەوە کە ڕێگەیەکی کە هەیە پێی بگەیت بەڕای من بۆ کەسی سەرکەوتو پێویستە هەوڵ بی بخوێنی لە کەسە سەرکەوتوەکانی چواردەورتەوە بڕوانی ئەتوانی چاویان لە بکەیت و بتوانی سەرکەوتو بیلێنەوە سەرکەوتن بە قورئان سەرکەوتن وەچی ئەوەیە نعنی وەچکو قادرمە بە پێ دەرچێشتری یەکەم جا هەوڵ دەدەین نعنی سەر نعی دەچی کاسبێت دەکەی ئیشەکی عرار دەکەی لە خۆت نعی ئەزە ژیان دەست پێ دەکەن نعی مەسەن ئێستا پێنجەک لێرەمە سەبر نعنی هەوڵ دەدەم
وەچی برێ پایە سەبر بەسە دەکەوێت تا دەکەی ئەنجامەکە. ئەگەر کەسێک بە 6 پلە بتوانێت بڵین کەسێکی ئاسایی بە 6 پلە بتوانێت بگاتە مەرحەلەی سەرکەوتن ئەگەر ئەو بۆ پێوەی کە ئێمە پێ ئەڵێن سەرکەوتن لەوانەیە کەسێک کە زەنگین بێت بەڵام ئێمە باسی زەنگینێکەکەن کە توانای هەبێت نەک زەنگینێک کە تەنها زەنگین بێت زەنگینێک کە ئامانجی سەرکەوتنی هەبێت ئەتوانێت بگاتە ئەو ئامانجەیەکە هەیەی بە 4 پلە بنامۆی سەرکەفتنێ دەبیت کەسی باوەری بخواها بیتن و کۆڵ نادەتن ڕاست هەد بیتن دەک جۆرە جوواکێکیدا هەندێک ئاستەنگ و سەرکوتکردن بوو بهێنەدان بەس نەمەرجە بوو هەر کەسێکی بێژن کول تەبەقەکە بلند بیت حتا بشێت سەرکەویتن ناخۆ ئەوانی کە سەرکەوتوو بووینە هەمووی هەر زەنجی نەبووینە زۆری لەوانە هەبوو مەسەلەن با بڵێن ڕۆژانێک بە ئیشەشی خەفیف دەستیان پێکریان لە فکرێکی خەفیف دەستیان پێکرێ ئێستا لە گەورەترین با بڵێن فکرە و خەیاڵ و شتانەدان. بەڕای من خێزان زۆ کاریگەری هەیە خێزانەکە و بتوان پاڵپشتە بن هەیە خێزانیشی نییە بەڵام خۆی سەرکەوتو ئەبێت بە هەوڵی خۆی بەڵام بە پلەی یەکەم خێزانە بە بچوونی من کەوتوتەوە سەر و ئینسانە خۆی واتە ئێمە کەسانێکمان هەیە چواردەورێکی باشیشیان نەبووە بەڵام ئینسانی زۆ سەرکەوتن ینی بە نمونە مەلالەمان هەیە کە لە پاکستانە ینی ئەتوانی وەکو جوانترین نمونە بیهێنینەوەنەکە ئەسڵان چواردەورێکی نەبوو لەوەی فێر ببێت بەڵام پاڵپشتەکەی کە خێزانەکەی بوون زۆر شت بوو بۆی ئێستا ئەگە باوکو برام لە پشنەبە ئەم نایی کە بە ساوەتم نەر هە لە مارێ پارم دابووە ئێستا یەکێک نانی دەستن نەگری نەدینتە ئیشێ نانی فێرە ئیشن نەکە فێرە کەسابەتن نەکە فێرە نانی هیچ شتێکن نەکات و ژان فاشل دەبیتن کەسێک دەبی لە پشتت بیتن بیتن ئەگەروی زەنگین بیتن یعنی پارەل بەردەستەوە بیت شولێ توی بسنەوەیتە ڕێڤە بچم بەلێ نەمەرجەک و یعنی زەنگین بیت هەندێک ڕێککۆرە دی بگرێتە بەرە و کەسێک و لایەنێ مادی نەبیتن بەخۆی هەندێکات حادەتەن پاڵپشتی دەور دەبینی بەڵام ئەگەر پاڵپشتیش نەبوو ئەتو بە خۆت ئینسانێکی بە تاقیتەنێ دەتوانانی هەموو شتێک بکەیت سکەت خوارد لەگەڵا دەتوانانی هەر هەموو شتێک بکەیت بەڵام پاڵپشتیش دەور دەبینی. دکتۆر عەبدولفەتاح دەڵێن ئەبێ خێزانەکەت پاڵپشتت بێ هەندێک دەڵێن لەو گەنجانە دەبێت پارەیەکت هەبێ هەندێکیشان دەڵێن نەخێر بە تەنیاش دەتوانی هەر سەرکەوتوو بی بەڕای جەنابەت سەرەکیترین پاڵنەر چییەکە سەرکەوتوو بی لە هەر بوارێکا بێت طبعا پێشێ باس لەو کەمەوە یەک تۆزح بم قسەیەکی خاتونەنجە کە زۆر گرنگ و بەلامەوە ئەوەی کە باسی ژینگەکەکە ژینگە زۆر مهمە ئەحمەد زوێل عالمێکی گەورەی کیمیا بوو ئەستێرە بوو جائزەی نۆبڵی بن لە کیمیایە لە ئەمریکا قسەیەکی زۆر جوانی هەیە ئەڵێ خەڵکی شەرقی و خەڵکی ئەمریکی و ئەوروپی لە خەڵکی شەرقی زیرەکتر نین تەنها ژینگەکە جیاوازە ژینگەکە لەوێ یارمەتی دەردەبن بۆی کەسەکە نقطە بە قووەتەکانی بدۆزنەوە دەعمیەکەن تا ئیکەن بە ئەستێرە لە وڵاتی ئێمەیە زۆر جارێت ژینگەی خێزان ئەوچێت زۆر جار یارمەتی دەر نەبێ دوایێتە ناو موسەساتەوە موسەسات زۆر جار دەرەجە تەحاکوم بەتەوەکە دووشت هەن لە هاوکێشەی سەرکەوتنە بڕبڕی پشتی سەرکەوتنن بڕبڕی پشتی بوون بە ئەستێران یەکێکیان حەزە دووەمیان توانایە ئەبێ هەردووچیانت هەبێ هەم حەزیشت دەبێ هەم تواناشت دەبێ حەز ڕاستە لەوەچێ بەشێکی بۆ ماوە بێ بەس بەشێکی گرنگی ژینگەکە دەریەخابەتەوە با یەکێک تا ئێوارە دەستی ڕسمی هەبێ بەس خێزانەکەی خانەوادەکەی نەتوانن وەسائیلی ڕسم دروستکردین بۆ تەرتیب بکەن ناتوان پەرەی پێبەن تواناکەش دیسان هەر ژینگەکە دامە دەکا هەر ژینگەکە یارمەتی دەردەبێ هەم ژینگەکە ڕۆڵە بینێت کە باسی ژینگەکەین بەشێکی ژینگەی خێزانیە بەشێکی ژینگەی موسەساتی پەروەردەییە بەشێکی ڕێکخراوەکانە بەشێکی دامەدراوە ئەکادیمیەکانە هەمووی پێکەوە ژینگەکە دروستەکەن لەبەرەوە ئەم ژینگەیە توان ڕۆڵێکی زۆر گرنگ ببینێ لە پێگەیاندن و لە پەروەردەکردنی ئینسانە بەڵێ ئەستێرە لە ئێمە سەرەکەوێت دەرەکەوێت خاتون مەسەلەیەکەلەوە جێگەی دەستخۆشیەوەیە بەس ئەگەر ژینگەکەی خێزانەکەی نەبووایە یان بە دیوێکی ترا قسەکە بکەین ئەگەر ژینگەیەکی پاڵنەری زیاترە بێ لە هەموو خێزانەکانە لەناو جامعەکانە لەناو قوتابخانەکانە بە تەئکید لە باتی ئەوەی خاتوولەنجێک دەیان خاتوولەنجەمانە بێت بەس نییە هەندێک کەس هەیە هەندێک گەنج هەیە خێزانەکەشی پاڵنەر نییە
بەڵام حەز و خولیای خۆی حەز و ئارەزووی خۆی وا ئەکا کۆڵنە دەربێ هەر بەردەوامە بێ ئەگەر زروفیش دژی بن و خێزانەگەشی دژی بن. بە دڵنیاوی نمونەی ئەجگار زۆرمان هەیە لەوانش، بەڵام قسەکە لەسەر ئەوەیە ئەم گەنجە تاقی تەقبول بکات، تاقی تەحمل بکات. هاوکێشەکانی سەرکەوتن تەمان سەرکەوتن ئەوەی کە تۆ ئەیبینی ئەمە هەرمێکمانێ پێێتە هەرمی سەرکەوتن پێێتە ئایسبەرگ فینۆمینا. لوتکەی سەرکەوتنەکە لە سەدا 20 شاخی سەرکەوتن دیارە، ئەوەی کە خەڵک ئەیبینێ ئەم کەسە کەسێکی سەرکەوتووە، بەس بڕۆ لە سا هەشتای هەمووی بربەست و چالنج و عوائق و ڕێگری و ناڕەحەتی و ناخۆشی خەڵک نایدانێت. یعنی لوتکەکەی دیارە بنەوە دیار نییە. ئێستا خەڵک چێلەوە چ بڵێ عەبدولفەتاح لێرە قسە زلانەکە عەبدولفەتاح باسی ژیانی خۆم بکەم ئالامەتی ئیسلامی زۆر گەورە دروستە بێ لەسەری من بەچی گەشتومەتە ئێرە کە ئێستا بتوانم کەسایەتێکی ئەکادمی بم. دوو مؤسسەی گەورەی خۆمە ئیشان سەرەکەم، یەکیان خێرەیە یەکیان تجاریە، وەلەولاوە چەندین پرۆگرامی دەستمانە دانان چەندین پرۆگرامە. ئەمە کە ئەبینی بەتەکید ئەگەر خاتون لەنجەش باسی ژیانی خۆکە بە کۆمەڵ معاناتی زۆر خەڵک معاناتەکان نابینێ، خەڵک تەنها لوتکەکەی ئەبینێ. ئەبێ ئەمە فێریش ببین وانە لەو معاناتەوە وەربگرین. ئینگلیس قسەیەکی تری زۆر جوانی هەیە، ئەڵێ تا چەند توانای ڕەسیکردنت هەبێ ئەوەندە توانای گەورە بوون هەیە. کەسێک نەبووە لەم ژیانەیە ببێتە ئەستێرەیەکی فعلی ئەوەی بە حەقی خۆی ببێ کە چەندین جار لە ژیانیا تووشی شکر نەبوو بێ، تووشی بەرنگاربوونەوە نەبوو بێ، تووشی لێدان نەبوو بێ لەلایەن خانەوادەکەی لەلایەن کۆمەڵگەکەی لەلایەن دەوروبەری لەلایەن هاوڕێکانی، بەڵام هەر کۆڵی نەدا، بەس هەر کۆڵی نایەوە. تەمەن یەکێ لە هینەکان ئەوەیە تۆ بە بەردەوامی بتوانی بەردەوام بی. شکست ئەو خاتون یەکێ ئەو هاوڕێیانەمان کە قسەی کرد قسەیەکی زۆر جوانی کرد. شکست شتێک نییە بە ناوی شکستەوەی هەنگاوەکە ئەنێ سەرکەوتی پیرۆزە سەر نەکەوتی وانەیە فێر بووی، چونکە کەس لە پڕێ نابێ بە کوڕێ. دەڵێن ئەمە ڕێگەیەک چەند ڕێگەیەکە بۆ گەیشتن بە ئامانجەکەت، ئەو ڕێگەی کە سەر نەکەوتویتیایە بەڵێن ئەوە ڕێگە ڕاستەکە نییە، یعنی ئەو ڕێگەی ڕۆی ڕێگەیشی هەڵەیەشتەوە یەیتەوە دەرێشتە ڕێگەیشکە. بەتەکید وانەیەکە یعنی تەجروبەیەکە ئەکسپریەنسەکە فێری ئەبی کە جارێکتر بە خەڵکی بڵێ خەڵکینا من ئەوەم کرد ئەو ڕێگەی دووبارە مەکەن ئەبێتە وانە بۆ خەڵکی دەبێتە قوتابخانە بۆ خەڵکی. دوایی باسی یەک دوو نمونە ئەەکەین لەگە دکتۆرا پێم خۆشە قسەت هەبێ لەسەری، بەس ئەمەوێت لە لەنجەخان پرسم ئایا لەو ڕێگەی کە تۆ توانیت سەر بکەویت ئایا چەند بربەس هاتە بەردەمت و وت من تااقەتم نیتر وازێنم؟ من لە سەردەمێک دەستم پێ کرد، من لە ساڵی 2005 دەستم پێ کرد. 2005 هەستەکەم کاتێک زۆر زوو بۆ ئەوی خانمان لە کوردستان بە تایبەتی بێنە ناوباری وەرزشەوە. خەڵک زۆر توانجی لێنە زۆر توانجمان لێ ئەیرا، خاستن ئەم یاری کە من ئەم کرد بریتێ بوو لە مەلەوانی کەشم ئەوە لە ناو بەحرا بێت، ینی ئەوە نەبوو لە شوێنێکی داخراوە بتوانم مەلە بکەم، ئەوە لە ناو بەحرا بم تەمرینی پاسکلم تەمرینی ڕاکردم ئەوە لەسەر جادە بێت، ینی هەموو تەمرینانی کە ئەیکەیت من حرز وکو حرزنا، بەڵام من براکەم هەموو خۆم پاڵەوانە باوکم هەم ڕاهێنەرمە، ینی چەند جار توانجم لێ ئیراوە، چەند جار بەسەر جادەیە تەمرینمان کردو شتیان بۆ هەڵاوین بەرمان کەوتووە، چەند جار سارەشکانیەوە سەرمان خۆی لێ یاوین تەنها بۆ ئەوەی واز بێنین، بەڵام ئەوەی کەنەی هێشتۆ من واز بێنم. ڕاستە من وەکو کچێک زۆر جار ساردیەکەم هەم بۆ لە یاریەکەمە، بەڵام باوکم و عایلەکەم پاڵپشتێکی ئەوەنە گەورە بوون بۆ من کەنیان هێشتۆ بگەم بەما. ینی ئەمە یەکێکی گەورە لەسەر قسەکەی دکتۆریش کە ئەڵێت بەڕێی من پەروەردە لە وڵاتەیە هۆکارێکی زۆر گرینگە بۆ ئەوەی کچان و کوڕانمان بگەن بەو ئاستەی کە ئەمانەوێت. بەڕێی من وەرزش و هونەر مؤسسەیەکی زۆر گرینگی وڵاتە بۆ ئەوەی تۆ وڵاتەکەتی پێ بناسیێنی. ئەوەنی وڵاتانی ئەوروپی ئەوەنی لە ڕێی وەرزش و هونەرۆ ناسراوە، ئایا لە ڕێی کەسایەتێکی سیاسیەوە ناسراون؟ نییە، لەبەرەوەی ئێمە تاکەشتەکە لە وڵاتی ئێمە ئیحتیمامی پێناگرێت. ینی چەند هونەرمەندێکی چەند باشمانێ، چەند وەرشەوانێکی پانێ، چەند پاڵەوانمانێ نەیانتوانیوە وەرزش و هونەر تاکە دەرسەکە لە سەرەتاییەوە ئەی خوێنیت ئیحتیمامی پێناگرێت. ئێمە چەندین گەنجمانێ ئێستا کە ئەچنە کولیەکان ئەچێتە کولی تەربیە ڕاضیە خۆت ئەچێتە هونەر خۆی بەهرەیەکی، ئەگەر نا لەوێ یعنی گەشتوتە ئاستێک کە ئەگاتە ناو کولیەکە یعنی هەموو بوارەکانی وەرزشی بەسەر ئەسە پێندرێت. بەڵام دکتۆر فەرمووی یعنی ئەبێ تالنتەکە هەبێ، یعنی ئەبێ
مەوهیبەکەت هەبێ بەڵێ ئەبێ مۆهیبەکەت هەبێ اینجا پەرەپێدان و بەردەوام بوون ڕاستە ئەجنا خۆ هەموو کاکسۆران، کەسێ لەسەر بوو بۆ ئۆقسەی وەرزشوان تۆ- و هەموو کەسێ بوو بە هونەرمەند لەسەر ئۆقسی تۆ ئێمە بەهرەکەمان هەبوو ئێمە مۆهیبەکەمان هەبوو کاتێک کە ئەمانویست بەشداری پاڵانێتێکی دەرەوەی وڵات بکەین ینی کە ئەچوینە مەکتەبەکان یاخود ئەچوینە کولیەکەمان هاوکارمان بوو زۆر بەڵام لە مەکتەبەکەمان تاکو گەشتینە ئەو کولیە هیچ ئیجازەیەک و مۆڵەتێکیان نەئایا بە ئێمە زۆر بەکەمی من چەند ساڵ چەندین مەرحەلەکانی قۆناغی خوێندنم بە 2 ساڵ بە 3 ساڵ بڕێەوە بۆ لەبەر ئەوەی ئیمتحانیان نەکردمەوە لەبەر ئیجازیان ناوەتە بەڵام من ئامادە بووماز لەوە بێنم بچم حەز و بەهرەکەی خۆم بکەم بەڵام ئایا کە ئەمەی بۆ من ڕێگە پێگیراو بووە بۆ کەسێکی تر ڕێگە پێگیراوە بۆ گەنجێکی تر کە عیلەکەی بم شوی من بیر ناکاتەوە ڕێگە پێگیراوە یاخودنا هیوادارین ئێستا و خێزانانی کە گویان لە جەنابتە بەهرەیەک لە مناڵەکانیانە ئەبینن چ کچە چ کوڕا من لەسەر ئەو کاکسۆران پشتگیریان چەندین بکەن. یاریزانمێ من ئێستا خەریکی دروستکردنی چەند پاڵەوانێک و چەند یاریزانێکی کچم بووی بیان گەنمە ڕێزی هەڵبژاردەی عێراق بۆی کە خۆم نەمام 2 کچ 3 کە 4 کچی تر هەبێ بتوانم ئینشاڵڵا تۆ ئەمێنیت و ئەوانیشی یەک سپاس بەڵام من هەر چەندین لە کچم سوال. لایە بەجددی بەهریان هەیە بەڕاستی یعنی بە قووەتن بە ئەزمونن ئەو بەهری کە لەوانە هەیە ئەو قوتی کە لەوانە هەیە لە زۆر کەسی کەمایە بەڵام کە ئەگەنمە ئەڵم وەرە تۆ ئەگەیتە ڕێزی هەڵبژاردەی عێراق تۆ ئەبیتە خاوەن کەسایەتێکی خۆت تۆ ئەبیتە خاوەن موچەیەکی خۆت یعنی تۆ لە ئێستا ئەتوانی خۆت پێ بگەێنی تاوا بم بەهرەی کە هاتە بەڵام مامۆستا زۆرم حەز لێ بەڵام ماڵەوە ڕێگەم پێدان من تەلەفۆنەکەم بۆ دایک و باوکە کە دایک و باوکەکەت بەداخەوە لە سایە هەفتای دایک و باوکەکان ڕێگرن لە بەردەمی مناڵەکانە کە لێسا لە چی سەردەمێکین و لە چی جا سەردەمێکین تۆ هەرە بێ هەوڵ بی لەگەڵ هەوڵ ئەین لەگەڵ یانە خانەوادەکانە بەڵام کە قسە ئەڵین ئەیانگەین نەپاڵوانێتەکان ڕایانەگرن یعنی چەند لە مەلەوانگەکانە ئێمە تەمرینیان پێ بکەین لەگەڵ مانان بلفعل بەڵام کە ئەگەنە ئاسێکی پێشکەوتو جا ئەوە زۆر خراپە ئەوە زۆر بەڵێ هیوادارم خێزانەکان لە جەنابتەوە هەندێشت تێبگەن کە ئەمە شانازیە ئێمە کچەکانمان کوڕەکانمان لە دەروەی وڵات و ببن بە پاڵەوان ئیتر لە هەز بوارێکا بێ کیدی یعنی ئێستا ئەوەی کە من بۆ نمونە من کە بتوانم خۆم بشێنم ڕاستە وەکو دکتۆر وتی لە سایە هەفتا بۆ سایە هەشتای ئەو گەنجانەمان کە تەخەڕوج ئەەکەن یاخود کە ئامادەیەک تاوکەن لە ماڵ و دانیشتون بێ ئیشن بۆ منینگەکێکم لەوانی کە لە کولیە کابووم طبعا لە سایە هەفتا بۆ هەشتای ئەو تەلەبانی کە لەگەڵ مابوون ئێسان لە ماڵەوەن بەڵام من کە خۆم ئەبینم بۆی ئەکتیڤی خۆمە بۆی کە بەهرەکە لە خۆمە بۆ ئەو حەزی کە هەمە ڕانەوەستاوم ڕاستە لەوانەیە لە سایە پەنجای ئیشەکانی کە من ئیکەم بێ بەرامبەرە بێ هیچ موچەیەکە بەڵام بۆ من خەریکم لەبەر ئەوەی حەزی خۆمە یعنی لەنجەخان ئەبێ حەزەکەت هەبێ بەڵێ بە ئەکیدی و ئەبێ مۆتیڤیشنی ژەبێ یعنی دافعێک هەبێ حەزەکە هەبێ طبعا ئەو مۆتیڤیشنەکە حەزەکە دروستیەکە ئەڵی گەر بن بگەم بەوە بەناوبانگە من پارەم دەزەکەوێ بۆ نمونە تەندروست ئەبم گەل لە وەرزشە کار بکەیت مۆتیڤیشنەکە هەبێ اینجا بەردەوامی و کۆڵنەدان زۆر گرنگە ینی چەند کەسمان هەیە کاکسۆران بۆ نمونە خلیجی کولی وەرزشە کولی وەرزش بەڕێی من بوارێکە کە ئەتوانی لە زۆر لایەنەوە بتوانانی ئیشی تیا بکەیت بۆ نمونە وەکو لۆخەکان نییە بۆ وەکو زمانێکی کوردی وەکو جامعەیەکی تر نییە بڵێ ئیلا ئەبێ لە شوێنێکات تەعیمیان ئیلا ئیشێکی حکوومەت بە بیکەم یعنی ئێمە بەداخەوە وەکو دکتۆر وتی گەنجەکانمان کولی وەرزشە تەواو کردووە تۆ خۆت ئەتوانی خۆت پێ بگەنی ئەتوانی فێرگە دەبێ ئەتوانی لە زۆر بوارمانە ینی چەند بواری وەرزشمانێت تۆ ئەتوانی بیکەیت بەڵام گەنجەکانمان خۆیان تەمەڵن خۆیان پاڵنەری خۆیان ینی هەوڵ نایەن بۆ ئەوەی کە بچن ئەو باری کە ئەیانەوە بەداخۆ زۆربەی گەنج ئەوە دکتۆر زیاتر ئەزانێ گەنج کە گەنجیت هەست ناکەی تۆ چەند توانات هەیە و چەند کاتیشت هەیە بتانی سوودی لێ وەربگریت زیاتر تۆزێ گەنج بخۆ هەمووشمان گەنج بووی نەزانین لە گەنجیا تۆزێ تەمەڵیت ینی حەزت لە ئیسراحەتە تۆزێ وانە دکتۆر بالتأكيد طبعا ئەمە چەند ڕێکیزەیەکی ئەساسیمان هەیە کاکسەران پێویستمان پێێتی تاوکو بۆی تێبگەین کە بزانین خەڵکێک بین تەسیرمانە بێت زۆر گرنگ ئەسەر بەجێبێڵی زۆر گرنگە شوێندەست بەجێبێڵی چ لە ڕووی ئینسانی و حتا چ لە ڕووی دینیشەوە من هەموو جارێ لەگەڵە برادرا باسێکی حەدیثێکی پێغەمبەری خۆمانەیە فەرمێ المؤمن القوي خير وأحب إلى الله من المؤمن الضعيف بەلای من ئەمڕۆ قوەی ئەوەی تا چەند بتوانانی تەسیر بەجێبێڵی یعنی بیل لە دوو معادلە بکەرەوە بۆ تۆ نەبی بە خاوەن مەشروعێک بێنە 100 گەنجەلات ئیشکە ئەو بە قووەترە یاخۆت بچی سیڤی بەی لە شوێنێکە ئیشت بنێن بێگومان یەکەمیان لە یەکەمیانە ئەبیتە مەزدەری مەعیشەتی 100 عایلە بەلایانی کەمەوە گەورەیەکە لێرەیە
ئەوەیە کە جەناب دەڵی گەورە بیرکەرەوە و لۆکاڵی کردار بەتەکید ئەمە جار پێش هەموو شتێ بە ماینسێتی خۆت بگۆڕی تۆ ئەتەوێت چی بی هەن بەداخەوە ئەمە عقلەتێکماتی دروست کراوە بەهۆی کە خاتون باسی کرد چاوەڕێ تاعینا دەکەین یعنی مؤشراتی تەنمەوی وڵاتان بخوێنەرەوە تاعینات وڵات پێش ناخە سمۆڵ بزنس مەشروعی بچووک ئەساسی پێشکەوتنی وڵاتانە کە من بەشێکی گرنگ هاوڕام پەروەردە دروستیەکە پەروەردە زۆر لە ئەمریکا ئێستا ئەم ساڵ ئەویان پیشانەکە ئەو سمۆڵ بزنسانە ڕەکیزەی سەرەکی اقتصادی ئەمریکان چەندین دراساتی گەورە هەیە کە سەحی پێشکەوتنی وڵاتانمان پێڵێ ئەم گەنجەت هەیە دانیشتۆ خەریکی چاتینە خەریکی مۆبایلە خەریکی ئەوەیە هەمی گەورەی نییە مەهامی گەورەی نییە منم جارێ ئەڵم گەنجێ ناتوانێت سەرجەکەی خۆی چاکە لە ماڵەوە بەتەمانەوە بتوانانی گەڕەکێک چاکە بتوانێت شادێک چاکە بتوانانی وڵاتێک چاکە خدای دایکەکان نییە بە قوربانی بە من بووی چاکەم ئەمە مشکلێکی زۆر گەورەیە ئێمە ئەوەی کە خاتون وتی خات سارا پەروەردە مشکلی زۆر گەورەمان هەیە دراسەیەکمان هەیە دراسێکی زۆر گەورەی ساڵانە 5 ساڵ جارێک کە یونسێفێکا لەسەر ئاسی زیاد لە 100 وڵات لە عالەمە لە عێراق ئاخر دانێکەکرا 2018 بوو پێێتە میکس مەڵتیپل ئیندیکیتر کلەستەر سێرڤەی شەشەم میکسی شەشەم یەکێ لە نیشاندارەکانی نیشانداری تەدبەوی پێ ئەڵێ اقتصادیت پێ ئەڵێ تەندروستیشت پێ ئەڵێ یەکێ لە نیشاندارە پەروەردەکانی کە زۆر زۆر مەترسیدارە و لە هەموو پارێزەکانی هەرێم و عێراقشدا کراوە ئەڵێ لە سەدا دەی دایک و باوکی ئێمە بەشداریەکەن لە پرۆسی پەروەردەکردنی مناڵەکانیانە هەمە خۆم خێزان دکتۆرەیە باشە دوو کچم هەیە یەکێکیان لە قۆناغی یەکە یەکێکیشان لە پێنجە تەمەن درێژە سەلامەت بیاخوا هاوینان ئەو بزنسانەی خۆمان و ئیشانی خۆمان کە هەمانە لەگەڵ خۆمان ئەیان بەم لەسەر کاشێرەکە دانم ئیشان پێەکەم ئەڵێن بەس بۆی بزانم چۆن پارامە پیاکەم بەس بۆی فێر ببن من بۆ خۆم لە 6 ساڵیەوە دایک و باوکم گویان لەم بەرنامەیە بە تێگەن تەمەنم 6 ساڵی بووە تا کولیەشم تەواو کرد دینارێکم لە ماڵەوە نەگرت تا پێنجی کولیە طبیش عەرەبان چی بووم پاڵم بە عەرەبانەوەنا خۆشان نازیشی پێوەکەم لە عمرما 39 ئیشم کردووە خراپترین ئیش کردومە ئەوەندەم چۆتە بەفرەوە دوو دە بە کۆڵ نەوت بە کۆڵمەوە بۆ بەسەر شاخەکانی تێوەڵە قاچاقیم کردووە کۆڵبەری دەکرد کۆڵبەریم کردووە کە تا نەیزانی نازانی چییە ئەمانە هەمووی معاناتن هەمووی ناخۆشین بەس لەگەڵەوەشە خەونی گەورەم هەبووە و ئێستا هەنێکی تحقیق بۆ هەنێکیشی پلانێکت هەبووە بەتەکید ئەبێ پێش هەموو شتێ ئامانجێکی گەورەت هەبێت لە ژیانتا ئەتەوێت لەم ژیانەیە کارتێکراوی یا کارتێگەربی ئەتەوێت خزمەت بە چی بکەی ئەتەوێت لەم ژیانە چ پەیامێکە دێ بۆت دوای ئەوە بێ پلانت دەبێت ئەبێ بەردەوام بی ئەبێ کە لەو کاتێک کە کۆڵبەریت کردووە زانیوتە ئەوی بە پرۆفیسۆر یاری دەدەر لە زانایە خەونم هەبوو لەسەر واقع نابێ بەردەوام بم ئەبێ بگەم مەسەر هینە کە خۆم و خەڵکی تریش ڕزگار بکەم نەکە ئێستا ئەوە کە من ئیشی تیاکەم مؤسسە مێ مؤسسەی خەیریە ئیش لەسەر جیئێکی زۆر فەقیرەکەم کە مناڵی هەژانی نزیک 200 مناڵی بێ باوکو دایکمانەیە من نانیان نایەمێ من وەکو سینەکان ئەڵێن فێری هونەری ماسیگرتنیانەکەم وەکو ئەمریکاکانی ژەڵێن بازاش بۆ ماسەکانە دۆتمەوە فێرەکەم کە ئەم هەژارانە تا ئەخی دەست لە خەڵک پاڵ نەکەنەوە لە مستەقبڵ لە زیاتی ئەوەی کە هەموو ڕۆژێ ماسییان بیتێ فێری ماسیگرتنیان بە دڵنیایەوە ئەو ئەمە لەسەر گەنجی لەسەر ئەوە ئیشەکەم لە حەقەدا مؤسساتی تریشمانەیە لۆچێ ببینە هۆکاری ئەوەی کە توانین بێتوان چەندین گەنج بخەنە سەر ئیشی خۆی کە بە تەسەووری ئێمە گەنجی ئێمە نقطەی قووەی زۆرە بەس ئەبێت دەستیان بگرین ئەبێ یارمەتیان بین ئەبێت زۆر جاریش کوردەڵێت لێکی میهرەبانیشان لێبن کاکە ئاگات لێبێت لە مۆقعێکی خراپای لە تۆقیتێکی خراپای لە شوێنێکی خراپای هەندێک لە گەنجەکانیشمان زۆر پەلەیانە هەڵپەیانە یانێ زوو بگەن ئەو مشکلێکی زۆر گەورەیە یعنی ئەوێت لە پڕێ ببێ بە کوڕێ وەکوتم ئەمە معادلاتە ئەمە هەنگاوێکی لەو هاوڕێ گەنجانەمان کە باسیە کرد ئەبێ فێری سەرکەوتن ناتوانانی بازی بۆ بە یەکسەر ئەبێ بەستێ باستێ سەرکەوی هەمووی قانونی خۆی هەیە هەنگاو بە هەنگاو ئەبێ بخوێنی تۆ لەسەری ئەبێ کریتیکاسینکن بکەی ئەبێ ڕئی خەڵک وەربگری ئەبێ ڕاوێژ بکەی ئەبێ سەرکەویت و بکەوی گەنجەکانمان لە هەڵە ئەترسن هەڵە بکەن ئەترسن بکەون هەر کەسە ترسی کەوتنیە بێ قەت ناتوان هەسێت یعنی ئەوە یاسایە کەوتن بەشێکە لە لەوانەکانی ژیان ئەبێ کەوتن ئاسایی بێ بەلاتەوە کەوتن هیچ نییە جگە لەوەی کە مەحەتەیەکی وێزگەیە کە بۆی ئەنێرجیەکی بەقوتاتێ بۆی باشتر ڕابکەی بۆی بتانی دروستتر ڕابکەی بۆی بتانی خێراتر ڕابکەی بۆ ئیشەکانت ئەو چاڵی کەتی کەوتوی جاریشکە تی نەکەویتەوە خۆی مهمەکە لەوەیە کورد دەڵێ سوارتان نەک لێ نابێ بە سوار بەڵام عیب ئەوەیە دووجار لە عینەن شوێنە بگلێیت خەتەرەکە ئەلەویایە
فرموديك معناها فرمو كل بني آدم خطأ همو إنسانك قابل هەڵێ بەڵام ئینسانی عاقڵ ئەوەیە عینەن هەڵە مەدرسێکی گەورەی یابانیەکانێ لە ئیدارەیە ئەڵێ هەڵە بکات زۆر ئاساییە بەس ناڵە جارێکی تر لە عینەن شوێنەوە بە عینەن ستایل و لە عینەن تەوقیدا توێش عیناڵە بیتەوە ئەی بێ ئەویان بەڵێ هەندێک دێ لە هەڵەوە دروست بووە بۆ نمونە حەبەشینەکە ڤیاگرا بەڵێ سایدیفکتێکی هەبووە ئەو خۆی دەرمانی دڵ بووە بۆ دڵ ئەوەی کە من لەسرم خوێنەوە بۆ دڵ دروستیان کردووە بەڵام سایدیفکتەکەی ئەوە بووە کە ئێستا ئەو حەبەیەکە بە ملیارە دۆلاری لێ ئەفرۆشت بە دڵنیاییەوە ئێمە زۆر جار لە مەسائلی ئیدارەیە شتێک باسەکەین هەتا لە فەنی قیادە و ئیدارەشە زۆر لە سەریا ڕۆین ئەڵێن بوونی گرفت لە هەر شوێنەکە هیچ نییە جگە لە زیادکردنی فرسەتەکان بۆی توی تیا گەورەبی هەموو گرفتێک بۆ من ئەبێتە فرسەتێک بۆ تۆ و ئەگەر وریا بم عاقڵ بم ئەبێتە گرفتێکیش بۆ خۆم لە هونەری چارەسەرکردنی گرفتە شەش هەنگاومان هەیە هەنگاوی یەکەم کە زۆر مهمە ئەعترافکە بە گرفتەکە و ئەبێت گرفتەکە ئەعتراف بە بوونی بکەی یەکەم هەنگاو بۆ دەستکەوت هەتا نەزانی گرفت هەیە نازانی چۆن چاکی ناتوانین بەدوای چارەسەرا بڕۆیت بێکەمدا تەشخیصی بوونی گرفت بکەیت زۆر ڕاست لەنجەخان بەڕای جەنابەت گەنج هەست ناکا کە ئەڵێ جارێ ئێمە زووە جارێ گەنجین بەڵام هەز ناکەی کە هەتا زوو دەست پێ بکە درەنگە من بۆن خۆم بە نمونە هێنمەوە هەموو کات لەبەرەوەی خۆم بۆ ئەزمونەیە ڕۆشتۆم من خۆم تەمەنم 12 ساڵ بوو دەستم پێ کرد ئێستا تقریبا لە تەمەنی 28 ساڵ 28 ساڵیام یعنی هەست ئەەکەم درەنگ دەستم پێ کردووە بۆ کە ئەچمە دەرەوەی وڵات کە ئەچمە وڵاتانی دراوسێمیان کە ئەچمە وڵاتێکی ئەوروپی کە ئەبینم مناڵەکانیان لە تەمەنی 1 ساڵی 2 ساڵی ئەیانبینی بەهرەیەکی زۆر گەورەیانتیایە یعنی من باشە من بۆ لە تەمەنی 12 ساڵی ئەو بەهرێم لە خۆما دۆزە بۆ لە تەمەنی 12 ساڵەوە دەستم کرد بەم ئیشا بۆ لە تەمەنێکی مناڵترەوە من نەمتوانی دەستەکەی کە درەنگ هەست ئەەکەی کە درەنگ بۆ بەڵێ بالفعل بۆ ئەم شتانە لە وڵاتی ئێمە زۆر کەمە کاک زۆران یعنی وەکو دکتۆر باسی ئەکات ئەم ئەکینانی کێتە بەردەمی باشە لەنجەکان ئێستا خۆ ئەمە دایم ئەوە دووباراکەی تۆڵی لە وڵاتی ئێمەکەمە ئێستا تو خۆت جەنابەت نمونەیەکی زیندویت کە هەر لە وڵاتی خۆمانیە خەڵکی ئەم شارەیت و هەر بە دایک و باوکیشت خەڵکی ئەم شارەن و ئەوە تا سوپاس بۆخوا کە سەرکەوتویت لە کۆی ئەو هەموو وڵاتە عەرەبیە جەنابەت 2 ساڵی یەکەم بوویت لەو پاڵەوانێتیە سۆران بەڵام دکتۆر وتی لە جاتی ئەوە یەک لەنجە هەبێ ئەمانتوانی دەمانە بێت ئەمانتوانی 20مانە بێت ئەمانتوانی سیمان پێت ئەڵم زۆر کەس لە خۆم بەهرەتر هەیە زۆر کەس لە خۆم بەتواناترێ بەڵام نەیانتوانی وەکو من ینی ئەو دەرفەتی من نەبوو بۆیان بەڵام بەڕێی من هەتاکو زۆرتر دەست پێ بکەیت درەنگترە بۆ یاریزانێکی ئەوروپی بینی کاکاتە تەمەنی 28 ساڵی یان لە تەمەنی 16 ساڵی لە قیمەی بەقووەتیایە لە قیمەی پێشکەوتنە یعنی ئەمە بۆ من درەنگە من لە 12 ساڵی دەستم پێ کردەوە کە گەشتۆ تا 15 و 16 قیمە یعنی سێری یاریزانە دووگۆڵەکان کە سێری یاریزانەکانی یانەکانی ڕیال مەدرید و چلسی و ئەمانە کە ئەیان بینیت ینی تەمەنێکی ئەڵێ ئەم یاریزانە 7 ساڵ هاتووە یعنی 7 ساڵی گەشتۆ تا قیمە يعني اما كارثات من بول 12 سال يوا اواني فوتبولين من 12 سال بوم كاك صورة من ناتوان نواس من 12 سال بوم يعني 12 سال بوم تازه بتازه يكمي ولاتي خوم بوم بەڵام ئەوان کە ئەیانبینی یەکەمی هەموو عالمن ئەوان کە ئەیانبینی ناوێکن لە هەموو عالەمە هەن بۆ ئەمە درەنگ نییە ئایا خۆوان سەدان ساڵ ئەو ئیشاکەن مەسەلەن وڵاتێکی وەکو بەرازیل ئەرجەنتین ئەڵمانیا هەوان هەر خۆیان دروستکەری ئەو ئیشن دروستکەری ئینگلیس بۆ نمونە فوتبۆڵێن ئەوان دروستیان کردووە ساحە و تەدریب و ئەمان ئێمە وڵاتەکەمان هۆکارێکە بۆ ئەوە قسەکەی خۆی کە تۆ جابمەیتەوە بۆ وڵاتی بێ ئەم شتە درەنگاتەوە ئەم ئیتیحادی کە من یاریتە ئەەکەم لە ساڵی 2005 لە عێراقدا مەزراوە ئایا بۆ ئەم ئیتیحادی کە من یاریتە ئەەکەم بۆ لە ساڵی 90ەکانەوە نەبوو بۆ دووگۆڵی لە 1970ەکانەوە هەیە بۆ ئەم یاریە نەبووە ئایا بۆ ئەوەنە درەنگ گەشتوین بەم شتانە کە هەیە بۆ نەوەی داهاتوو لەنجەخان ئەبێ بە کۆڵەکەی ئەو خانمانەی کە تازە دەبن بە دایانێ ببن بە ئەستێرە بەئەکید وایە ئینشاءڵڵا من یعنی ئەوەی کە ئەوەی کە دکتۆر ئەفەرموویە کە چۆن بتوانی کاریگەری بەجێ بێڵ کاک سۆران ئێمە لە مانگی 11 ساڵی ڕابردووە بەژاری پاڵانتێکمان کرد لە وڵاتی ئیمارات لە ئەبوزەبی پاڵانتێکی عالەمی بوو ئێمە بۆ پاڵانتێ بەشبژێر کراین بۆ ئەوی بتوانین بڕۆین کە بەشداری
پاڵانێتی جیهانیەکانی ئەوروپا بکەین کە ئەمە خەونێک بۆ ئێمە لە چەند ساڵە کە یاری ئەەکەین بۆ ئەوی بگەین بۆ پاڵەوانێتیە ینی کە لەوێ بەربژێر کراین ینی حەزێک و هیوایەتێک زۆر گەورەمانە بۆ ئێمە کە لە ئێستا لە ساڵی 2023 و لە سەدەیەکی چەند پێشکەوتوین لە منتەخەبی عێراق لە عێراق ئێمە ڕێگریمان لێکرا کە بۆ ئەوەی ئێستا ئەبووە ئێمە لە وڵاتی ئیسپانیا بین لەو بتۆڵێ نەمانتوانی بڕۆین ئێمە چوار یاریزانی کورد بووین موافقەیان بۆ نەکردین کە بڕۆین کە ئێمە لە چی ئاستێکین تەنانەت ئێمە لەسەر حسابی خۆمان ئەڕۆشین تەنها پێویستمان بە یەک کتابێکی هەڵبژاردەی عێراق بوو لە لێژنەی ئۆلۆمپی بەغااو بۆمان بکرێن نەکرا ئایا ئەمە یعنی ئەگەر کەسێکی تر بە ساربوونەوەیکی زۆر لە ڕێی هەرێمەوە نەتوانین لە ڕێگەی هەرێمشۆن ئیلا ئەبێ لە ڕێگەی ئەو هەڵبژاردەکاری تێئەکەی موافقەتە بێت ناوە بنێردرێ ئەمە نەیانتوانی ئەومان بۆ بکەن بۆیان نەکردوین ئایا من چەند ساڵە یاری ئەەکەم شایستەی ئەوە نیم کە بتوانم بەژاری پاڵانی تێ بکەم ینی تۆ خۆت وەکو هەڵبژاردەیەکی ڕاق کە نتوانی گەنجەکەت بەری نتوانی یاریزانەکەت بەری کە هەموو وڵاتانی کە ئێمە ساڵی ڕابردوو یاریمان لەگەڵا کردوین هەموو لەو پاڵوانێتیان ئایا من بۆ نەچم کە دەقەی من زۆر لەوان باشترە بۆ نمونە کە من هاتووم یاریزانێکم لەگەڵا بووە من 5 دقه 4 دقه لە پێش ئەو یاریزانەوە هاتوومەتە دەرەوە ئێستا ئەو لەو بتۆڵێ من لێرە دانیشتوم بەداخەوە ئەو زانیانە یەکەمە بی بۆی نایەوە ئەو پەیوەندی بەس گرنگەوەی کۆڵ نەدەیت خۆی کۆڵنەدانەکێ مەبەستمەوەی کۆڵ نایی لەم یاری ڕاستە من ئەم پاڵەوانێتە نایەنج بەڵام لە ئێستا ئامادەکاریێکی زۆر بەقووەتر ئەەکەم بۆ ئەوەی کە مانگی حەول لە وڵاتی ئەڵمانیا بتوانم بەشداری بکەم لەنجەخان کەس هەبووە بەهرەکەی هەبێ خێزان و دەوروبەرەکەی هاندەری بووبێتی بەڵا هاندەری بووبێتن بەڵام خۆی تااقەتی چوو بێت لە کاتێکە بەڵێ تەنانەت هەشمان بۆ بەهرەی نەبووە حەزی ئەسڵ ئەو شتەنە بۆ بەهۆی زەختی زۆری دایک و باوکەوە هاتوتە بوارەکەەوە بەڵێ ئەم ڕوودانمان زۆر نەمە قەز بۆی خۆی بەهرەکەی هەبوو بێ دایک و باوکی بەڵام خۆی وازیە بەڵێ هەمانە بەڵام لە سا هەفتا بۆ هەشتای ئەو یاریزانانی کە وازیان هێنا بەهۆی مادیەوە بووە ینی هۆکاری مادیەکی لە پشتەوە بۆ کە نەیتوانێ بەردەوام بێ ڕاستە دایکی باوکی خۆی حەزەکەی هەبوو بەڵام لە ڕووی مادیەوە خراپ بووە لەبەرەوەی ئەم یاری کە ئێمە ئەیکەین پێویستە بە پارێک زۆر زۆر بەڕاستی ینی پێویست بە پاسکیلێکی زۆر باشە کە ساڵانە ئەبێ بیکە ئەو پاسکیلێک کە تۆ یاری پێ ئەەکەی نابێ هیچی لە 50 بۆ 6 وەرەقە کەمتر بێت چونکە ئەگینا جایز نییە بۆ ئەوی تۆ 6 وەرەقە بۆ پاسکیلێ بەڵێ بتوانانی بچی بەشاری پاڵانێکی دەرەوە بکەی ئێمە عێراق ئێستا هەڵبژاردەی عێراق چەندین پاسکیلی کڕۆ لە وڵاتی ئیتالیا هەر پاسکیلی نزیکی 40 وەرەقەی پیاوە کە ئەچینە ئەو وڵاتانی یاری پێ ئەەکەین وەکووا بێ ئێمە سارێک زۆر مۆدیلکۆنمان پێ لە چاو ئەوانەوە کە بزانە چەندیشی پارە پێیراوە یعنی زایانەوەتی ئەتوانم بڵم ئەو یاریزانانی کەواز ئەهێنن هۆکاری مادیە لە پشتیانەوە یعنی من چەند ئەملا ئەو لا گەڕام تاتوانیان پاسکیلێکم بۆ بکڕن ینی من بە ئێستاشەوە بۆ هەرو پاسکیلە بەکارهێنم ینی کە چەند مۆدیلی کۆنە بەڵام وەکو مناڵ لە مناڵ و گەورە بۆ لەگەڵما حەزێکی خۆمە کە ئێستاش بۆ پاڵانی تەبی کە من چمە وڵاتی ئیمارات هەر ئەو پاسکیلم پێ بۆ یاریم پێ کردووە ینی پاسکیلەکەم زۆر کۆم بوو لە چاوانەوە بەڵام حەز و خولیایکی خۆم بۆ کە بەوە بیکەم لەبەرەوەی ئێستا کە ئەزانم ئەوەی کە من ئەمێ ئەوم بۆ دابین ناکرێت تەنانەت نازانم زۆربەی گەنجەکانی ترمانە هەستەکەم هەرماناتی ئێمەیانە بێت و نەک لە بواری منات لە هەموو بوارەکانی ترە بە تایبەتی ئەمە لە وڵاتی ئێمە دووگۆڵی زۆر جەماوەرێکی زۆری هەیە یعنی ئەوە لە هەموو دنیا بڵێ لە هەموو دنیا جەماوەرێکی زۆری هەیە بەڵام زۆرترین پارەی ئەوێتی سەرف بکەیت ئایا زۆربەی ئەو نادیانەی کە ئێستا گەڕاونەتەوە زۆربەی ینی ڕۆژانە گوێمان لێبێ نادیەکان هەڵەوەشێتەوە نادیەکان ئینسیحابەکەن لە دەوری کوردستان لە دەوری عێراقی بۆ لەبەروی پارەیە پارە زۆر یاریگا جلوبەرگە لەگەڵ ئەوەشە بۆ نمونە نادیەک لە نادیەکان ئەگاتە خولی نایبی عێراق لە خولی نایبی عێراق چی کرد گشتە خولی نایب ئەگەڕێتەوە بۆ کۆتایی وەرەوە یعنی ئەگەیتە خولی نایبی کوردستان ئەگەیتە کۆتایی ئەگەیتە لوتکە بەڵام لەوێ چی ئەەکەیت یعنی مؤسسەی وڵاتی ئێمە دامەزراندنی وڵاتەکەمان لە ڕووی ریاضۆ زۆر لە دواوین فەرموتۆ فرقەیەک ئەو هەموو مەسروفەی کرد ئەو هەموو پارەی سەرف کرد گەیشتە ئەم ئاستا گەیشتە خولی نایب گەیشتە یەکەمی کوردستان بوو چی ئەکا دوای ئەوە فەرموو تۆ یەکەم بووی ناچێتە دەرەوە نەخەر بەتایبەتی لە یاریە جەماعەکانە زۆر کەمە چوونە دەرەوە ئەوانی کە ئەتوانی پێ بڕۆیتی دەرەوە یاریە فەردیەکانە هیوادارین یعنی سیستمێکی غەڵەتمانێ سیستمێکی زۆر غەڵەتمانێ لە بواری لە ناو جامیعە لە هەموو عێراقەوەیە لە هەموو عێراقەوەیە بەڵێ یعنی ئەگەیتە خولی نایبی عێراق چی ئەەکەی دوای ئەوە فەرمەوە گەیشتە خولی نایبی عێراق ئەبێ جایکە ئاینەن ساڵ دەست پێەکەیتەوە ئەبیتەوە بەیەکەم پارێک زۆر عێراق ناچن لەگەڵ بۆ نمونە وڵات عەرەبیەکان یاریکە نییە نەخێر هە لە ناو عێراقەیە بەداخەوە بەڵێ زۆر دوکتۆر سەرکەوتن تەمەنی بۆ هەیە بڵێن
تۆ ئەبێت لە مناڵیەوە لە گەنجێتیەوە ئیشت کرد بێ بۆی کە لە تەمەنێکی دیاریکراوایەتی سەرکەوتوو بی لە بوارێکە نەخێر سەرکەوتن هیچ کاتێک تەمەنی بۆ دیار نییە یعنی هیچ کاتە درەنگ نییە بۆی بتێت لە بوارێکە سەرکەوتوی لە حەقە تا قسەکە بۆ جۆرەکەم بەڵام قسەکە لە سەر تا زووتر پێ بزانی باشترە و ئەمە لە ئیشێکە بۆ ئیشێکترە ئەگۆڕێت وەکو وتمان تەمە لێشەوە بابەتە بەسەوە بە قسەیەکی خاتونەوە کە وتی من هەست دەکەم زۆر درەنگ دەسم پێ کرد کە 12 ساڵی دەسم پێ کرد ئەمە پێ دەڵێ معادلەکە زۆر ئاسانە پێ دەڵێ کە علاقەی بە سیستەمە پەروەردەیەکەوە هەیە یعنی زمینەکەی زووتر بۆ بسازێ فەرقەکە بەس ئەمەنەیە زمینەکەی زووتر بۆ بسازێ زۆر بە باشتر بە خێراتر ئەمە دەرەکەی ئەم نەتیجە دەرەکەی و نەتیجەکە ئەبینی سیستەمی پەروەردەی یابانی کێکێکە لە سیستەمە باشەکان و لەگەڵیشدا فینلەندا حتى إذا قطرش لقلبة كمؤشراتي لمؤشراتي تقييم مؤشراتي بالوردي جيانيا لتوب 10 أتر على لبولي دوسيا بيدلن كاكتو بوشيو باشي بوشيو بروي هل وش بينال تو بروي بوي قايدش دكانو يالمتيش دكان سبورت دوسي بنرتي بالله شكات اللي هو إنسان تكويني شخصي إنسان شخصيتي لصدى حفتاتا هشتاي لحو صالح طوابي لەبەرە سیستەمی پەرۆدەکە زۆر گرنگە مە بزانێت تۆ بزانێ حەزت لەکوێیە بە گوێرەی حەزەکەت مەهارەت لەکوێ یارمەتیشت ڕاستە هیوادارین ئەو ببێ دکتۆر بۆ نمونە تۆ باسی یابانت کرد لە دوای هیرۆشیما و ناکازاکی و جەنگی جیهانی دووەمی ترەمان شەڕیان نەبینیوە فینلەندا و سوید هەر نەیان بینیوە ئێمە هەتا ئەم ئەخیرەش ئیتر سوزامن و ئەوەشکاو شەڕ و متفقین لەسەرەوە کاک سۆران یعنی کاک سۆران من دەوردە بۆ داهاتوو ئیشاڵڵا ئەمە پەیامێ بەم ئێمە لێرە یەکێ لە ئەرکەکانی ڕاگەاندن پەیامێکی گشتگیری هەیە بەشێکی بۆ قەرار بەدەستەکانە بەشێکی بۆ تاکەکان لەسەر ئاستی خێزان من هەمیشە خۆم معادلەیەکم هەیە یعنی هەمیشە وا ئیشم کرد و حسابیم نەکرد حکوومەت چەند بە تەقدیر ئیشەکە مەکە یان نایکا ئەوەی کە لەسەرەوە چەند تەقدیر مەکە خۆم ئاوتات و دوو مای بێست هەوڵم ماوە کە ئەوەی کە زۆر باش بێ خۆم بیکەم قەت چاوەڕێ دەستخۆشی کەسیشم نەکردەوە ناشیکەم ئەو مەبدەی ئیشکردن لە ژیان چکار و ئەگەر دەستخۆشیەکە نەما ئەکەوی دائما تحفيزي نفسيم هبوا بوخم تحفيزي شخصي ما بو داخلي ما بو كدائما خوم به ابي خود هاني خود بي بالضبط موتيفيشن خلى ناخي خوم هو بو لانه داخلي خوم هو بو باش دكتور كتو سركوتو بي لهز بواركا دوای ئەوە بەناوبانگی دێت پارەت دێت وانە گەنجەکانە بێ ئەوە بزانن گەنجەکانمان نابێ پەلە بکەن ئەوە زۆر مهمە دووش یعنی با دائما من قسەکە بە جۆرێکی ترەکەم با ئێمە دوای ئەو بەرپرسیارەتێ بکەوین کە وەکو شەخص هەمانە ئەوە بەجێ بگەین ئەوی حقوقمێنە بۆ خۆی کردینانێکی من علاقەی ئەوم نییە با ئێمە پرسیار لەسەر لە خۆمان بکەین ئەوەی بەرپرسیارەتی منە وەکو گەنجێک کە ئەبێ بیزانم و کە ئەبێ بیکەم چییە و لەکوێ تاوانبارم کە نەم کردووە دڵنیا بین وەڵامی ئەو پرسیارە بین و زۆر لە مشکلەکانمان حەلە بێ چکای زۆر ئاسانە لۆمە بخەیتە سەر دەرەوە سیستەمەکە وایە بە قسەی من ناگۆڕێت بەڵام با بمزانم خۆ ئەگەر بگۆڕێت بەوەی کە بتوانێت یارمەتی من باس زۆر باش ئەوەی کە پێم کە باسمان کرد کە لە باتی لەنجەخانە دەیان لەنجەخان دەبێت قسەکە لەسەر ئەمێ بەڵام ئەوی تر وەکو گەنجێک بە پرسیارەتی خۆت چییە بەتەکید بە هەموویەکێ لێمە بە پرسیارەتی هەیە ئەبێت ئێمە یعنی کاک سۆران ئەوەی کە جێگەی ئەسەفە کۆمەڵە دراسات لەبەر دەستمانایە ئەزانی سەم زۆر بە ئاسانی پێت بڵێم لە سەدا 90 خریجی ئێمە بەلانی کەمە لە جامعەی سلێمانی ئەبێ ئەترافەوە بکەین کە عەرەبی نازانن ئەزانین عەرەبی نەزانی یعنی چی یعنی لە سەدا 60 تا 70 فرسەتی کەتی تابێت لە دەستی خۆ دەی یا عەرەبی زان من هەر ئەمڕۆ ئیشێکمانێت مقابلەی 4 گەنجم کە خریجی جامعەی سلێمانی بن 4 گەنج 4 گەنجەکە من مامۆسام ئەویست عەرەبی بزانێن نەبوو چواریان یەکێکیانم وەرگرت سیانەکەی تر خریجی عەرەبین بەشی عەرەبیان نازانی زانکۆی سلێمانی دوو کەلیمە عەرەبی قسە لەگەڵ پەنچەرە بوو باش ئەو خەتای زانکۆ نییە ئێستا پێ دەڵێم ئەوەشی کە وەرگیرادانی چێ بوو خۆی ئاوارە تکریتە بە ناچاری لێرەیە لە تکریت فێری عەرەبی بووە فێری عەرەبی بووە ئەمە تەقەی لێ کاکە من ئێستا لە جامعە هەوڵمان ناوە خەریکین گەنج وردە بۆ جۆرە ڕابهێنین کە بۆ بازار بەکەڵک بێ بەس باش ئەم خریجی عەرەبیە ئەگەر ڕۆژی 1 ساعت وازی لە فەیسبوک بهێنایە بە دیوە هەر لەسەر فەیسبوک خۆی فێری عەرەبی کردە
هەر یوتیوب چۆن ئەو یوتیوبەکەتەوە من ئێستا بجارێ دەڵێم ئەم مۆبایلە نیعمەتێکی گەورەیە لە قیامەتە خۆم حەسەمان زۆرەکە لەسەری ئەتوانین لە ماڵەوەدا بنیشی لەسەر مۆبایلەکەت مەهاراتی حیاتی من بە گەنجەکانمان ئەڵێم هەموو جارێ ئەڵێم ڕۆژی یەک سەعات دابنەوە فێربوونی زمانی عەرەبی مشکلت نامێنێت لە دوای 2 ساڵ بە تەلاقەت قسەی پێیەکی ڕاست قسەیەکی جوانەیە کاک سۆران ئەگەر ڕۆژی وشەیەک فێربی لە ساڵێکا 360 وشە فێرەبی بۆ کاکە من خەڵک دێ یەکەم ئیش ناڵە چی فێرە ماڵە چەند مەیتێ بڕۆ سیڤی زۆر مهمە ئیشی ڤۆڵەنتیر بکەی ئیشی خۆبەخشی بکەی ڤۆڵەنتیر زۆر مهمە گەنجێنە ئیمانی پێێنێکی لە سەف سکێڵەکان بڵێ لەبەرەوە سەیری سۆشال میدیامام کە سەیری ئەوم کە تێڕوانی قسە گەنجێمە بۆ دروستەکە بەداخۆ زۆر سلبیە قسەیکی جوانێ ئەڵێ عەقڵە گەورەکان خەریکی قسەکردن لەسەر فکر لەسەر کریتیڤیتی لەسەر داهێنان عەقڵە مامناوەندەکان خەریکی قسەکردن لەسەر ڕووداوەکان عەقڵە زەعیفەکان خەریکی قسەکردن لەسەر خەڵکەکان بڕۆ سۆشال میدیای ئێمە دراسی باسی ئەموو ئەوە دیتە ئەمە بە کورتی پێ دەڵێ ئێمە ئەمەمان خەلێلی تایە هەمووی وانە دوکتۆر وانە بەشێکی دائما تعمیم خراپە هەمووی بەس بەداخەوە جورئەت ئەەکەم کە هەڵم بەشێکی زۆری ئەگەر بەشێکی زۆری وانە بێت وەزعمان بەم جۆرە نابێت یعنی ئێمە يعني معقولة بوستك إعلانكي طارق سويدان قصيك جواني الموظفية يساوي بها العبودية أم قصاني مهني كان رقم براسي واقعنا كان بيانكم يعني سرق جنبوبين بعبد والله عزيزان خوشويستان كز نبول الرجال موظفيته بأستيرا بعد آخر جنجي إيش كدني أما جنجي موتيفيشني تانية تحفيزي تانية آخر ئەو مۆتیڤیشنە ئەو تەحفیزی کە جەنابەت باسیەکەی تۆ خۆت ئەڵێی من بۆ خۆمی دروستەکەم گەنجەکانمان بۆ خۆیان دروست ناکەن قسەکە لەسەر ئەمەیە ئەبێ گەنجەکانمان فێر ببن کریتیڤ بن ئەبێ فێری سۆفت سکیڵەکان داهێنەر بن ئەبێ بیرکەن و بیر ڕەخنەگرانیان هەبێ ئەبێ ماندوو بن ئەبێ تێبگەن مشکیلەکانیان تێ بێت تێبگەن ئەمان ئەتوان کامە مشکیلە پڕکەنەوە جارێ ئەبێ بزانن چیان ئەوێت قسەکە لەسەر ئەوەیە ئەمە بەچی ئەزان چی دەوێت پرسیارێکی گەورەیە پرسیارێکی گەورە چۆن دەزان چی دەوێت کاکە بێ بخوێنینەوە ئەزانی گەنجێ من ناخوێنێتەوە مامۆستا سۆران گەنجی ئێمە دراسی زۆر خەتەر هەیە لەسەری یعنی تاشێکی یابانە لە ساڵ زیکی 80 کتێب بخوێنێتەوە ئەزانی دراسە دێ لە دنیای ئیسلامە لە دنیای وڵاتانی جیهانی سێوی وڵاتە عەرەبیەکانە لە ساڵێکا کتێبە ناخوێنرێتەوە بە تێگڕایی کاکە خۆراکی مێشک چێ مێشک خوای گەورەی یەک کشتی عەجیبی تیادانەوە سەحرە هەتا ماندوویکی بیری ورتر دەیاتێ هەتا زۆر بخوێنیتەوە قوڵتر پێ بیرەکەیتەوە تیشتر بیری پێەکەیتەوە سێنسەرەکان و بەقوترە بن هەستیارەکان کە سێنسەر و بەقوت بوو ئەلۆ پەرداخە ئەفکارت بۆیە هینت بۆیە یعنی ئەتوانی لەوەی سەربیکە بە مەشروعی هینەک دوعاکە بە بەردەوامی مشکلە بێت کە هەموو مشکلێک لە دەوروبەرەکە تا بێتە فەرسەتێ بۆ ئیشکردنیتەوە بەهێزتر دەگا ئەمە بۆ کام عەقڵ بۆ عەقڵێکە کریتیڤ بێ کە کریتیکال سینکین بێ کە بتوانێت بیرکردنەوە ڕەخنە بۆ عەقڵێکی لۆک نابێ عەقڵێکی کەپس ئەوەی کە بە کەپسینێت ئەمە بەچی ئەو ڕوژێنی کاک سۆران ئێمە بخوێنیتەوە کاکە گەنجی ئەمە ناخوێنەوە لەم ماوەیە لەگەڵ پیاوێکی دەوڵەمەندە ڕاوێژێکی پێ گوتی ئەمە خزمەتێ بە منتەقەی خۆم بکەم وتم لەسەر باری پەرۆدە کار بکە دەستمان پێک ڕۆشتینە ئەو شوێنە یەکەم شوێن کەسەمدا کتێبخانەکە بوو ئەزان کتێبخانەیەک 15 مۆزەفی هەیە ڕۆژی 2 کەس ئەچێ بووی لەوە چێ بڵێ لەسەر تەکنۆلۆژیا کاکە کتێب قەت کۆن نابێ مامۆستا سۆران نەخێر کتێب بە بەردەوامی خۆراکی مێشکە یعنی ئەو شوێنەی کە چەکوشکاری مێشکەکە بۆی بتوانێت دائیمەن بەخەبەر بێ ئیشکە خوێندنەوەیە زۆر ڕاست کاکە ناخوێنینەوە بەداخەوە لەنجەخان دەڵێن کەسێک هەبووە 65 ساڵ بووە لە غەرب باسەکەم لە ڕۆژاوە ئیتر ئەم کەسە تەقاعد بووە خۆی داناوە بە کەسێکی فاشیل اینجا وسێتی مزەکەراتی خۆی بنووسێ لە مزەکەراتی خۆیان نووسیوێتی کە ئەبوایە ئەو شتم کردیان نەم کردووە ئەبوایە ئەو شتم کردیان نەم کردووە ئەم ئیشەم بەم شێوازە ئەبوایە بکردایە بە شێوازیش کە کردومە هەڵە بووم وەسفەیەکی زۆر باشە زانم لەسەر دروستکردنی خواردنی مریشک کە بتوانم بە بەهارات و بەنەوە شێوازێک دروستی کەم
کە زۆر باش بووم توانین ڕێستوران تێ دروست کەم نەم کردووەوە 65 ساڵم دوایەوە بیرەکاتەوەڵێ باشە بۆ ئێستا نیکەم 65 ساڵ تەقاعودیش بووە بەڵێ دەست پێەکە ئەیکا و ئەچێ فرەنچایسی KFC دانێ لە 80 ساڵیا بوو بە ملیاردێر بابرا یعنی وی کە بۆ دکتۆری شموت سەرکەوتن تەمەنی نییە نەخێر وانە بەڵێ بە ئەکیدی تۆ بە گەنجەکان ئەڵێ چی لەس ئۆکسی تۆ زۆر جانە کاکسۆران بە ئەکیدی سەرکەوتن ئەوە نییە بڵین ئێشتا بڵین گەنجین کاتمان هەیە قەی نە لێسەوە دەست پێ بکە بزانە گەنجەکانمان بزانە تۆ لە چیە باشی من هەرە بۆ بدە. کاکسۆرێک وا بیر ئەەکەمەوە یعنی وا بیر ئەەکەمەوە هەر نییە ئەو سەرکەوتنەی کە تۆ هەتا بۆ نمونە من لە تەمەنێکی گەورەیە دەست پێ ئەەکەم بۆ ئەوەی شتێک بۆ خۆم بۆ خودی خۆم بەدەست بێنم تۆ لە تەمەنی 80 ساڵی لەوانەیە من ئەگەر لە 80 ساڵیە دەست پێ بکەم خی گەۆڕ عمرم باتێ بگەم بەوە دەست پێ بکەم لەوانی زۆر زیاتر بەناوبانگتر بم زۆر زیاتر خەڵک باسم کات وەک لەوەی لە تەمەنێکی مناڵەوە دەست پێ بکەم بەس بۆ مۆتسارتیش باسیەکەن کە لە تەمەنێکی زۆر مناڵی و نەزانم حوت ساڵیە کۆنشەکتۆیەک بەڵێ بەڵام ئەوانی کە لە حو ساڵی و لە ئیتر لە تەمەنێکی مناڵەوە دەست پێەکەن زۆرن وایە بەڵام ئەوانی کە لە تەمەنێکی گەورە لە 16ەوە ئەزمونێکیانێ سەرکەوتنێکیانێ ناوبانگێکی زۆر گەورە بۆ ینی چاوەڕێکی داگەینە 65 بەڵام مهم ئەوەی کۆڵی ناوە کۆڵی ناوە توانی کۆڵیت دکتۆر لەبەرەوەی کە کاتی بەرنامەکەمان بەداخەوەرەوەیە جەنابەت چی ئەڵەی بۆ گەنجەکانمان خاڵێکیان بیتێ کە لێەوە دەست پێ بکەن بۆ ئەوەی کە سەرکەوتوو بن وڵای پێش هەموو شتێ زۆر گرنگە ئامانجێکیان هەبێ زۆر گرنگە بخوێننەوە زۆر گرنگە با بڵێن پەلیان نەبێ یعنی زۆر گرنگە تاقیکردنەوە بکەن لە کەوتن نەترسن و زۆر گرنگە بە بەردەوامی پێداچوونەوە بە خۆیان ناکەن بەسەر ئەو پرسیارەی کە ئەبێت چی لەمانە هەبێت کە ئێستا لەمانان نییە و گرنگە سەرێکی دەوروبەرێکیشیان بکەن بە سەرکردنێکی ڕەخنەگرانە گرفتەکە لە چیایە بەس لۆمەکە نەخاتە سەر خەڵک بڵێ مەسئولیەتی من لە پڕکردنەوەی ئەو بۆشاییە لە گەڕەکەکەمە لە خێزانەکەمە لە کۆمەلگاکەمە لە کۆمەڵگەکەمە چییە بۆ بەردەوامی بخوێنێتەوە ئەو فێر ببێ بە لێهاتوویەکانی سەردەم لێهاتوویەکانی سەردەم وەکوتم بۆ ئێمە زمان زۆر گرنگە بۆ ئێمە تەکنەلۆژیا زۆر گرنگە ئێستا زەمن زمانی چات GPT ئەوانەیە کە هەنە پیشەیە ئەسڵ ئێستێتەوە مەحویە کاتەوە بێت تێبگا لە دەستخاڵی داهاتووە مرۆڤایەتی پێویستی بەچێ کۆمەڵگاکەی پێویستی بەچێ ئەمانە زۆر گرنگە بە دقت بێتیاوە فێری لێهاتوویە سکیڵەکان بێت سۆفت سکیڵەکان کە پێیانەوترێ هونەری پەیوەندی مرۆیی بیرکردنەوە ڕەخنەگرانە کارکردن بە تیم شێوازی بڕیاردان ئیدارە گۆڕانکاری لێهاتوویە قیادی و ئیداریەکان ئەمانە هەموو پیشەیەک پێویستی پێێتی دڵنیا دەکەمەوە ئەو گەنجێکە بێت کە ئاسەوار بەجێڵێ کە ئەتوانێت بێتە خێر بۆ خۆی بۆ خانەوادەکەی بۆ کۆمەڵگاکەی بۆ مرۆڤاتی بە شێوەیەکی گشتی گەنجێکی بەرهەمدار بێ کۆتا پەیامم پێناسەی مرۆڤی تەندروست یەکی لە پێناس تازەکانی کە ڕخلای تەندروستی جیهانیەکە ئەڵێ ئەو کەسێ نییە کە لە ڕووی جەستەییەوە ناتەندروستە کە لە ڕووی مێشتی و هەر کەسێ بەرهەمی نەبێت کەسێکی نەخۆشە زۆرتە سەری دێر زۆر سپاس لەنجەکان جەناب دڵی لەسەر قسەی کە دکتۆر ئەڵێت پێویستە کەسەکە خۆی قاعیدەیەکی باش بێ بۆ خۆی دواتر بۆ چاردەورەکەی لەبەرەوەی پێویستە گەنجەکانمان بە عەقڵێکی سەلیم بە عەقڵێکی زۆر باشتر بیر بکەنەوە نەک بە ئەوەی بیانەوە لە پڕێکا بن بە کوڕێک وەک دکتۆر لە سەرەتای قسەکانی ئاماژی پێە و هیوادارم گەنجەکانمان بتوانن بەهۆی ئەو بەهارەی کە خۆیان هەیەە خۆیان پەرە بە خۆیان بن نەک چاوەڕێی دەستی بەرامبەریان بکەن. زۆر سپاس لەنجەکان ماندوومان کردن دکتۆر عەبدولفەتاح زۆر سپاس جەنابیشتمان ماندوو کرد بینەرانی بەڕێز و خۆشەویست زۆر سپاسی ئەوەشەکەم کە هەتا ئێستا لەگەڵمانە بوون هەتا بەرنامەیەکی نوێی کاردانەوە هیوادارم تەندروست باش بن دڵخۆش بن هەتا بەرنامەیەکی نوێ بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ